دێداوی جڤینا خۆدا مەکتەبە سیاسیایەکێتی گفتوگۆیان خواست سەرنەخشەڕەیەکێ بۆ چارەسەرکردنا ڕەوشە هەرێمێ بەداویانی و پرۆژەیەک شاندا ئەنجومەنە سەرکردایەتی بریارە ڕۆژە چاشەمبێ ئەنجومەنە سەرکردایەتیایەکێتی گفتوگۆ لێ سەرنەخشەڕەیە بکە بگوترا بەشێک جە ئەندامین مەکتەبە سیاسیایەکێتی نەخشەڕەیەکی 8 خاڵان پێکهاتیە. یەکەم دیتنا ڕێگە چارەیەکێ بۆ دەرباسکردنا قەیرانە سەرۆکاتیە هەرێمێ. دووەم دانینا میکانیزمەکە دەگەل ئالیاندەژ بۆ چالاکردنا پەرلەمان. سێەم پاراستنە هەفسەنگیە دنابەرە تەڤاهیە ئالیێن هەرێمێ و پشتگوه نەخستنا تو هێزێ. چارەم ئاشکراکردن و شەفافیکردنا مەلەفێ داهاتا بەترۆل و گازێ. پێنجەم دانینا میکانیزمەکە پێتویژ بۆ چاوەیە دەرباسکردنا کریزا دارایی. شەشەم چارەسەرکردن و بێ دامەزراویکردنا پەیوەندیەن دەرڤە. هەفتەم پێداچوون بێ پەیوەندیەن هەرێمێ و بەغدا و شاندنە شاندەکەی بۆ بەغدا. دەیەخاڵە هەشتەم دەژی ئاماژەبووی هاتیەکردن گۆ هەرێما کوردستانی پێدوی بێ حکومڕانیەکە باشتر ژیانها هەیە ئەوژی بێ بەشداریکردنا تەڤاهیان ئالیان تێ ڕۆژەوێ. هاوسەنگی کێشەی سەرۆکاتی هەرێم کێشەی سەرۆکاتی پەرلەمان مەسەلەی کورتترین ڕێگا بۆ چارەسەرکردنی بارودۆخی اقتصادی شەفافیت لە فرۆشتنەوت چارەسەرکردنی کێشەی پەیوەندیەکانی دەرەوە و هەروەها نردنی وەفدێک بۆ بەغا و هەرێمی کوردستان پێویستی بە حکومڕانیەکی باشتر هەیە کە هەموو لایەک بەشداری بکات. ئامادەکردنەوەی نەخشەڕەیەژ ئالیەکەتیڤە دەمەکێ دەیە ئەو حزب دوو ڕێککەفتنین جودا دەگەل پارتی و گۆڕاندەگریە و هەردوو ئالیە دەربارەی چارەسەرکردنا ڕەوشە هەرێما کوردستانی داخوازە هەروێستا جەلال و ئاشکراژێ دکن. ئەندامێکی سەرکردایەتیایەکی تیژی دەبێژێ نابەیەکێتی ڕاستەخۆ پشتەوانیە لە یەکژێ هەردوو حزبان بکە و دەوێ بی یەک دووریە دەگەل تەڤاهیە ئالیان سەرەداری بکە و پرۆژێژی هەمان خاڵی لێ بەرچاو بگرە. ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان توانی گۆڕان و پارتی نزیک بکاتەوە لە یەک ئەوە بێگومان نەخشە ڕێگاکەی بەڕای من ڕێخشە ڕێگایەکی سەرکەوتووە. نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتمانی کوردستان یان لە کۆبوونەوەکانە یەکێتی نیشتمانی کوردستان بە تەواوەتی خۆی بەلای بەرنامەکانی گۆڕاندا ساخکردەوە یان بەلای بەرنامە و داواکان و پێداگریەکانی پارتی خۆی ساخکردەوە ئەوە ئەو کاتە بەڕای من ئەنجامێکی نابێت. بەرێ بەشێکژێ ئالیان نەخشەڕێن خۆش بۆ دەرباسکردنا کریزێن هەرێمی خستنە ڕوو لێکار لەسەر تو جوان نەهاتکردن و ڕەوشە سیاسیە هەرێمی وەک خۆمها.